شەڕ لە گۆڕپانی تەحریری بەغدا و لە نێوان سەدر و عەبادێوە گوازرایەوە بۆ نێو هۆڵی پەرلەمانی عێراق لەسەر داوای 163 پەرلەمانتەر دانیشتنی نائاسایی پەرلەمانی عێراق ئەنجام درا بۆ سەندنەوەی متمانە لە هەر سێ سەرۆکایەتیەکەی عێراق، بەڵام بەهۆی دروستبوونی شەڕ و پشێوێەوە لە نێوان ژمارەیەک پەرلەمانتارانی کورد و دەوڵەتی یاسا دانیشتنەکە بۆ کاتێکی دیکە هەڵگیرا. پیانم ودوتم ئێمە هاتوین شەریکین لەگەڵتانە و شەراکەتمان لەگەڵتان کردو بۆ بنیادی عێراق، بەڵام قبول نییە قسە بە کەس و کاری شەیدمان بکرێت و لە کاتی ئەو قسانە دەبێ ئاویان بۆ تێکردین، قسەی ناشنیان پێکردین، لە پەرلەمانتارەکانمان دەبیان بۆ تێژیرا و پاشان لەسەر هەموو ئەوەشەوە نەوەستان پەرلەمانتارێکی پیا و لە ناوێشێک لە کوتلەکانی عێراقا بێت دەست لە ئافرەتمان یان لە ژنمان بەرز کاتەوە قابلی قبولکردن نییە، ئەوە تربێتی ئێمە نییە، ئەوە ڕێبازی ئێمە نەبووە کە بێدەنگ بین لەم کارەیە. ڕەدی خۆی مندایەوە ئەوەی کە پێویست بوو دامانەوە لەگەڵیانە و لەگەڵ هاوڕێیانشمە، بەڵام ئەمە بە حەقی خۆمان زانیوە چونکو دەستیان لە ژنمان هەڵگرت. لە سەروبەندی ڕووداوەکانی پەرلەماندا دەنگۆی دەست لە کارکێشانەوەی سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق بڵاو بووە، بەڵام نووسینگەی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕەتی کردەوە جبوری دەستی لە کار کێشا بێتەوە. هاوکات بەپێی زانیاریەکانی ئەنارتی سەلیم جبوری لەگەڵ سەرۆکۆمار تاوتوێی ئەگەری هەڵۆشاندنەوەی پەرلەمان دەکات. پەرلەمانتارێکی دەوڵەتی یاساش دەڵێت ئەوانەی پشێویان دروست کرد لەگەڵ چاکسازەکاندا نین و پلانی پێشوەختیان دانابوو بۆ تێکدانی دانیشتنەکە. أننا نعلم جيدا هناك من يريد تخريب الجلسة. ئێمە باش دەزانین پلانی پێشوەخت هەبووە بۆ تێکدانی ئەم دانیشتنە و هەوڵدان هەیە بۆ ڕێگریکردن لە لێسەندنەوەی متمانە لە هەر سێ سەرۆکایەتیەکە کە ئێمە داوایەکەین. ئەو لایەنانە دژی چاکسازین. ئێمە کۆڵ نادەین لە داواکاریەکانمان و بەردەوام دەبین لەمانگرتن. دەبێت چاکسازی ڕیشەیی ئەنجام بدرێت. ڕۆژی سێشەمە عەبادی لیستێکی نوێی ناوی کاندیدانی بۆ حکوومەتەکەی ڕادەستی پەرلەمان کرد، بەڵام دواخستنی پرسەکە بۆ ڕۆژی پێنجشەمە ناڕەزایەتی بەشێک لە پەرلەمانتارانی لێکەوتەوە و مانگرتنیان لە هۆڵی پەرلەمانی عێراق دەست پێکرد و واژوویان کۆکردەوە بۆ سەندنەوەی متمانە لە هەر سێ سەرۆکایەتیەکەی عێراق. ئومێد محەممەد ئەنارتی، باغداد.